هۆ جەنابی پاپا، هۆ جەنابی پاپا، بە فیچقەی خوێنی مناڵی من وا عەباکەت سوور بوو سەراپا. ئەوە بۆ ناپرسن، ئەوە بۆ ناپرسن، بۆ مناڵانی کورد لە بابەنوێ لیشە ترسن. هۆ جەنابی پاپا، تاوێ وەرە دەرێ لەو عەرشەی ڤاتیکان، ببینە کەسیان عیسانین و چۆنە فڕنەوە هەموو ڕۆحیان بۆ ئاسمان. هۆ جەنابی پاپا، بۆ کەوای دایکێکی کۆبانێ ناخەیتە سەرشانت، با کەمێ خوێناوی بێگیانت، بەڵکو بێتە هەژان بۆ یەکجار وجدانت. هۆ جەنابی پاپا، بە فیچقەی خوێنی مناڵی من وا عەباکەت سوور بوو سەراپا. ئەوە بۆ ناپرسن، بۆ مناڵانی کورد لە بابانوێ لیشە ترسن. تاوێ وەرە دەرێ لەو عەرشەی ڤاتیکان، ببینە کەسیان عیسانین و چۆنە فڕنەوە هەموو ڕۆحیان بۆ ئاسمان. بۆ کەوای دایکێکی کۆبانێ ناخەیتە سەرشانە، با کەمێ خوێناوی بێگیانە، بەڵکو بێتە هەژان بۆ یەکجار وجدانە.